هامڵتۆن ئەو ڕێگایەی ساڵانە زۆرترین ڕووداوی هاتوچۆ و زۆرترین قوربانی لەسەر ئاستی پارێزگای هەولێر لەسەر ئەو ڕێگایە تۆمار دەکرێت. بوونی ڕووبارێک بە درێژایی ئەو ڕێگایە زۆری پێچ و قەرەباڵغی زۆر جاریش داڕمانی شاخ و کەمی هێماکانی هاتوچۆ و نەبوونی هێلکاری و تەسچی ڕێگاکە بۆتە هۆکاری چەندان ڕووداوی هاتوچۆ و زیانی گیانی ماڵی لێ کەوتۆتەوە. مەترسی زۆرە و کارەساتی ڕووداوی سیارەی زۆر لە ڕوویدایە دەبینین یەکەم شت ڕێگاکە تاکسایدە جۆسایی نییە، دوو دیواری بەردینی زۆر کەمە نییە، دیواری بەردین بۆەوەی بتە پارێزبندێک بۆ سیارەکانی هاتچۆ دەکەن. سێم نیشانەکانی هاتچۆ لەگەڵ فسفۆری ئەو فسفۆرانەی کەوا ڕەنگ تیشکەداتەوە بۆ سیارەکان بە تایبەتی شەوان نییە. هەروها پێویستە لەسەر ڕێگاکان ئەو ئەستوندی کارەبای عەمود بڵۆپی کارەبای هەبی، جگە لەوەش تاسە و چاڵی زۆری تێدایە. ساڵانە چەندین ڕوودا و لەو جادەیە ڕۆدا. دوو ڕۆژ سێ ڕۆژ لەمەوبەر ئەلێرە تەکسیەک وەرگەرا سێ هاوڵاتی گیانیان لەدەستدا. پار بە هەمان شێوە سیارەکە لەو لۆفەی وەرگەرا ئەلێرە سیارەکەی مایەوە گیانی لەدەستدا. ساڵانە ئەو جادێ تووشی سەدان کێشەی هاتچۆ ئەبیتەوە. ڕێگای هامڵتۆن لە سەنتەری پارێزگای هەولێر دەست پێ دەکا و درێژ دەبێتەوە لە مەرزی حاجی ئۆمەران کۆتایی دێت. ئەو ڕێگایە زیاتر لە 100 ساڵە لەسەر دەستی ئەندازیارێکی بیانی بنیات نراوە. لەو چاوە تاوەکو ئێستا بەشێکی زۆری ڕێگاکە بە هەمان شێوە و دیزاین ماوەتەوە. ڕێگایەکی سەختە و شاخاویە و ڕێگاکەی تەسکە و لۆرد و قەرەباڵغێکی زۆری لەسرە، بۆیە دەبینین ڕووداوی ترسناک ڕووداوی خەتەرناک لەم ڕێگای ڕۆدا و هۆکاری تریش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان یاخۆ شوفێران پابەندی ڕێنماییەکانی هاتچۆنین لە ئەنجامی 8 ڕوودا و کە 6یان لەم ڕێگایە ڕوویانداوە ڕێگای هامڵتۆن، 4 گیان لەدەستدان هەیە بەداخەوە و لەگەر زیاتر لە 10 برینداری شەیە لەم مانگە. ڕێگای هامڵتۆن بە ناوی ئەندازیار ڕێگاکە ناونراوە. درێژەکەی زیاتر لە 185 کیلۆمەترە و بە شادەماری سەرەکی ئابووری و بازرگانی و گەشتیاری باشووری کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەژمار دەکرێت. بەهۆی بوونی دەواازەی سنووری حاجی ئۆمەران هاوکات لە بوارەکانی کۆمەڵایەتی و سیاسیش کاریگەری خۆی هەبووە هەر لە سەرەتای بنیاتنیانیەوە تاوەکو ئێستا. ڕێگای هامڵتۆن و ڕێگای ڕۆژانە چەندان ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوو دەدات و ژمارەیەکی زۆر لەسەر نشینان و شوفێران ئەبنە قوربانی. داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە ئەو ڕێگایە دووسایت بکە و لە مەترسیەکانی هاتوچۆ هاوڵاتیان بپارێزێت. ئیسماعیل عوسمان، کورد سات نیوز، سەر ڕێگای هامڵتۆن باڵەکایەتی.